ڕۆژەدا ڕۆژی 8 مارس کە ڕۆژی جیهانی ئافرەتانە لەسەر ڕۆڵی ئافرەت لە تەواوی کەیەکانی حکومڕانی لە هەرێمدا گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەم مونا قاهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان کە لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمانە. مونا خان بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24 پیرۆزبایی لە بەڕێست و تەواوی ئافرەتان و ژنانی کوردستانەکەین بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ئافرەتانەوە. گەر شتێکتان هەیە لەسەر ئەم ڕۆژە فەرموو. سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاس بۆ کوردستان 24 ئەم ڕۆژە بە ڕۆژێکی گرنگ و وەسفی کردو بە بایەخدا بە ڕۆلی ئافرەت. سەرەتا بە ناوی خۆمان پیرۆزبای لە سەرجەم ئافرەتانی جیهان بەگشتیەوە بە تایبەتی ئافرەتانی هەرێمی کوردستان دەکەین کە ئافرەتان هەمیشە ڕۆڵێکی بەرچاویان هەبوو، ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لە تەواوی خەباتی کوردستاندا لە شاخ و لە شۆڕشەکاندا هیچ کاتێک کۆڵ نەداوە لە کارەکان و لە خەباتی خۆیدا. هەمیشە ئافرەت باوەڕی بە پێکەوە ژیان و بە یەکسانی و دادپەروەری و کۆمەڵایەتی بووە بۆیە لە هەر بوارێکدا بووە توانێتی ئافرەت سەرکەوتن بەدەست بێنێت. باش ڕەنگە زۆرێک لە ئافرەتانی جیهان لەو خەباتەی کە کردویانەوە بەدەستێنانی مافەکانیان تا ڕادەیەکی باش هەنگاوی باشیان نابێت چوو بنە پێشەوە لە بەدەستێنانی مافەکانیان. بەڵام هەلومەرجی ئەم ناوچەی ئێمە بە شێوازێ بووە کە ئافرەتی ئێمە مەینەتی زۆری بینیوە. ئافرەتی ئێمە یان ژنی ئێمە لەم هەرێمەیە لەکوێی ئەو دەستکەوت و مافانەیە کە لەسەر ئاستی دنیا ئافرەتان و ژنان بەدەستیانێناوە. بەڵێ بێگومان هەرێمی کوردستان ئێستا توانین بەراورد بکەین لەگەر بەشێک لەگەر وڵاتەکاندا زیاتر بایەخ دەدرێتە بە ئافرەتەکانیش کرد لە کۆتا کابینەکانی ڕابردوو و لە ئێستاشدا کە هەمیشە ئافرەت ڕۆڵێکی باشیان هەیە لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە جەخت دەکەینەوە کە لەم ڕۆژە پیرۆزەدا یەکسانی و دادپەروەری و کۆمەڵایەتی بەدێبێنێتن و بتوانێت ئافرەت بە کۆی پرۆسەکانی لە ناو سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەشداری کارا بکرێتن و چونکە چەند ئافرەت پۆستی باڵای هەبێتن ئەتوانێت زیاتر خزمەت بکاتن بە یەکسان لەگەڵ پیاوان. و لێرەدا ئافرەت کە ئەم دەرفەتە دەرەخسێت لە هەرێمی کورسە ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەزمموی ئافرەتان کە هەر جارێ ئافرەتێک لە پۆستێکدا دەبێتن کارەی بە جوانی بە شێوازێک بەڕێوە دەباتن کە سەرکەوتن بەدەست بێنێت. ئەمەش دەبێتە نمونەیەک دەرفەتی زیاتر دەرەخسێتن بۆ ئافرەتەکانی تر لە کوردستاندا. بۆیە لە کابینەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاس و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی کە چەندەها ئافرەتی لە ئاستی باڵاو و لەو ئاستەدا کە توانی سەرکەوتن بەدەست بێنێت. ئەمە یەکەکە لە نمونونەکاندا و لە ناو پەرلەمانی کوردستان لە قولی ڕابردووی پەرلەمان دوو ئەندام ئافرەت بوو لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. ئەوە خۆی لە خۆیدا کەوا زیاتر دەرفەت دەدرێتن. بەڵام لێرەدا ئێمە ناتوانین هەموو قورسایی خۆمان بخەینە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود دامەزراوەکان. ئافرەتی توانا و ئافرەتی لێهاتوو ئافرەت بتوانێتن باوەڕ خۆ بە متمانەبوونەوە بتوانێت کار بکاتن. ئێمە بەشێک لە ئافرەتەکانمان لەوانەیە پۆستیان پێدەدرێتن ئەو تۆ ناتوانێتە سەرکەوتو نابێتن ئەوە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا دەرفەتی باشتر بۆی ناڕەخسێتن بە پێچەوانەوە لەوانەیە هێشتا دەیەوێتن کار بکاتن بۆ ئەوەی زیاتر سەر بکەوێتن. بۆیە ئێمە لە کۆتاییدا هەوڵ دەدەین ئافرەتی بەتوانا و لێهاتوو هەمیشە لە ناو پۆستەکانتان بیتن تاکو ببێتە نمونەیەکی بەرچاو لە کوابینەکانی هاتوو ڕابردوشدا بەردەوام بن لە بەشداریکردنی ئافرەت. و لە ناو کوردستاندا ئێمە بە سوپاسەوە ڕۆلی جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە وەکو مەرجعی باڵای لە کوردستان هەمیشە لە هەموو پرۆسەکان و لە کایەی سیاسیدا بە پێویست زانیتی کە ئافرەت ڕۆڵێکی بەرچاوی هەبیتە لە ناو مؤسساتەکان و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کۆی ئاستەکان لە هەرێمی کوردستان. چونکە کە ئافرەت بەشداری دەکاتن لە بریاردان لە ناو سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ناو سیاسەتی کۆی ئاستەکان لە ناو هەرێمی کوردستاندا بێگومان پشکێکی باڵای دەبێتن و لە چارەسەرکردنی کێشەکاندا و هەمیشە بە نەرمونیانی ئەتوانێت کێشەکان چارەسەر بکات. باش بەس ئەرچی دەسەڵاتە یان حکومڕانانی هەرێمی کوردستانە کە ڕۆڵ و پێگە بە ئافرەتان ببەخشن یان کۆمەڵگەی ئێمەش ئەبێ لەم بوارە هاوکار بێت تا چەند کۆمەڵگەی ئێمە تەقبولی ئەوەی کردووە کە ئافرەت خەڵکی سەرکردە و باڵا دەست بن لە کایە سیاسیەکە. بەڵێ بێگومان کۆمەلگا کاریگەریەکی ئەو تۆی دروست دەکاتن ئەو توندە تویژێ بەرامبەر بە ئافرەتان ئەنجام دەدرێتن بەداخەوە ئەوە یەکەکە لەوەی کەوە ناچارە کە ئافرەت بە مەرحەلە دوو خۆی پیشان دەداتن جار بەجار لە ناو حکومڕانی سیاسەتی هەرێمی کوردستاندا. بەڵام ئێمە
پەیامان ئەوەیە ئافرەتاکەوە کۆڵ نەدەن لە خەبات کۆڵ نەدەن لە کارەی لەو هەنگاوی کە داهاوێژن چکە هەوڵدان بەردەوام بێتن ئەتوانێت سەرکەوتن بەدەست بێنن ئێمە چەند خەباتمان کردووە لە پێناوی بەدەستهێنانی سربەخۆی و لە پێناوی بەدەستهێنانی مافەکانی مرۆڤ ئەوە بێگومان لەگەر ئافرەتانکانیش پشکێکی یەکجار باشی هەبووە بۆیە ئەو کۆمەلگایە دەبێت باش تێبگاتن کەوا حکومڕانی لە ناو کوردستان و حکومڕانی لە سەرجەم دامەزراوەکان لە ئاستە باڵاکان لە ناو هەرێمی کوردستاندا تەنها بۆ پیاون نییە بەڵکو بۆ ئافرەتان و بۆ ژنانش مافی خۆیانە کە یەکسان بن و دادپەروەری هەبیتن و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بۆیە ئەگەر ئێمە ناڵێن تەنها ئافرەت سیاسەتی بەڕێوەباتن یاخود پیا و سیاسەتی بڕە بە یەکسانی و دادپەروانە و بە هەمیشە ئەمە لەگەڵ ئەوە داینە کەسانی لێ هاتوو چ لە ئافرەت چ لە پیا و کەسانی لێ هاتوو بەردەستە بتوانیتن کاری سیاسی ئەنجام بداتن ئێمە ئەو کۆمەلگای ئێمەش دەبێ لەوەی تێبگاتە کە ئافرەت ئێوێ هەوڕ بداتن هەنگاوەکان بەرەو پێش ئەباتنەوە بۆی بتوانین بەشدارێکی کارا بکاتن لە ناو دامەزراوەکانی حکوومەت یاریمی کوردستان دەبێت کۆمەلگاش هاوکارمان بن و سوۆسیال میدیا بە تایبەتی کاریگەری خراپ دروست دەکاتن لەسەر دۆخی ئافرەت و لەسەر ڕۆلی ئافرەت ڕاستە لە ناو کۆمنتەکان لەوانەیە یەکجار پیاوە لێدوانێک بداتن و چەند کۆمنتێک بۆ دەنجە بەڵام ئافرەتێک کە لێدوانێک یاخود پەیامێک دەبێتن بەزە هەزاران کۆمنت و لایک و نەشیا و دەنووسێتن ئەوە دەخرێتە پاڵ کۆمنتەکانی ئافرەت ئەوە کاریگەری دروست دەکاتن بەڵام ئافرەت زیاتر دەبێت بەهێزتر بیتن و کۆڵ نەدە لە خەباتەکەی پێت وایە لە هەرێمی کوردستان سۆشال میدیا ڕۆڵێکی نەرێنیە بینێت لە دژایەتیکردنی ئافرەت وەتون و تیژیکردن بەرامبەر بە ئافرەت بەڵێ بەداخەوە ئەوە تا ڕادەیەک سوۆسیال میدیا کاریگەرێکی خراپ لەسەر دۆخی ئافرەت دروست دەکات باش بەڕێستان سکرتێری پەرلەمان بوون لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ئەمەوێ پرسیاریەوە لێ بکەم ینی بەکردنی طبعا پەرلەمانی کوردستان لە سەتاسی ڕێژەی نوێنەرەکانی بۆ ئافرەتان داناوە ئەمە دەستکەوتێکی باشە لەسەر لە ناوچەکەیە بۆ هەرێمی کوردستان بەڵام تا چەند ئەو ئافرەتانە توانیویانە ڕۆڵی حەقیقی خۆیان لە ناو پەرلەمانە بژێڕن وەکو بێگومان من پێشوەختەش ئاماژام کرد کە ئەو دەرفەتە دەرەخسێتم بۆ ئافرەت دەبێت ئافرەتش بتوانێتن لە ناو ئەو دەرفەتەدا خۆی بیسەلمێنێتن کەوا لە کارەکانی خۆی ئەتوانی سەرکەوتوە ئێمە ئافرەتمان هەبوو لە خۆلی ڕابردووی پەرلەمانی کوردستان تەواوی لە ناو راپۆرتەکاندا لە هەموو بابەتەکاندا دیدی تێوانین و بیری بۆچین و خۆی تێدا جێگردا بوو ئەوە دەستکەوتەی گەورە بوو بۆ ئافرەت بەڵام ئافرەتشمان هەبوو زۆر لەوەی لاوااستر بوو کە بتوانانی کار بکاتن لە ناو لێژنەکاندا بۆیە بە دوو زۆر هەمان بوو بەڵام لە خولی ڕابردوو زیاتر بوو لە خولەکانی ڕابردوو کە لە 3 و 4 ئەوانە کە ئافرەتی باشتریشمان هەبوو و لێرەدا ئێمە جەخت لەوە دەکەینەوە کە ئافرەت ئەگەر بەشداری کارا بکاتن لە ناو تەواوی کۆی سیاسەتی حکومڕانی هەرێمی کوردستان دەکەوێتە سەر ئەستۆی توانە و خۆیدا ئەگەر توانای هەبێتن ئەگەر بتانی خۆی بسەلمێتن لە ناو کارەکەی خۆیدا سەرکەوتو بیتن دەبی باوڕ بە یەکسانی دادپەروەری هەبیتن نابێت تەنها خۆ سەپاندن بیتن لە ئەوەی کە من ئافرەتم ئەتوانم هەموو کارێک بە تەنیا جێبەجێ بکەم ئەمە هەڵەیە دەبێت یەکسانیەکی تەواو دادپەروەرانە و لە ناو کۆمەڵایەتی خۆمان بەردەستە بکات. بەڵێ منەقاوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان سپاس بۆ ئێوەش.